بەڕێزان سڵاوتان ئەرز دەکەین، هیوادارم لە هەر شوێنێک هەن شاد و سڵامەت بن. ئەم بەرنامە کاری هاوبەشی ڕاوێژ و رادیۆ دیالۆگە. ئێمە هەر ماوەیە جارێک بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە داوەتەکەین بۆ قسە و باسێکی لەگەڵ خەڵکی کوردستان. ئێمە لە تەریق و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەکو ئینستاگرام و یوتیوب و تەلگرام و فەیسبوک ئەم قسە و باسە بڵاوەکەینەوە. دواتریش پێم وایە هەمیشە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاوە بێتەوە. هەر لێرەوە سڵاوە نێرین بۆ هەموو کەسانەیشی کە دواتر ئەم بەرنامە گوێش دەکەن. هەر وەکو ئاگادارن لە کوردستان و لە ناوچەکە زۆر شت ڕووی داوە. پێمان خۆش بوو کە داوەتی بەڕێز کاک ئیبراهیم کەین بۆ قسە و باسێک لەم بارەوە کە چی ڕووی داوە. کاک ئیبراهیم گیان فەرموو، زۆر بەخێر بیت. سڵاوم هەیە لە خزمەت هەموو بەشداربوانی ئەم جوورە و هەروەها زۆر سپاس بۆ بەڕێوەبەرانی، بۆ کاک ڕەحمان و کاک حەمە و باقی هاوڕێیانی دیکە کە ئاسانکاری دەکەن بۆ بەڕێوەچوونی ژوورەکە. بۆ بەحسی ئەم شەو چەند مەوزوع هەیە کە ئەگەر توانیم لە فاسلەی 35 دقیقەدا پێشکەشتانی بکەم ئەو باشە. هەرچی ماوە دایدەنێم بۆ لێخێنە دووتۆی وەڵام بە پرسیارەکانەوە کە دەزانم پرسیاری مهم هەیە. یەکیان مەسئلەی خودی موقعیەتی جمهوری ئیسلامیە. موقعیەتی جمهوری ئیسلامی ئایا لە ماوەی یەک مانگی ڕابردوودا، یعنی لە کۆبوونەوەکەی پێشوومانەوە تا ئەمڕۆ گۆڕانکاریەکی دیاریکراوی تێدا پەیدا بووە، موقعیەتی لە بەرابەر خەڵکدا، کێشە ناوخۆیەکانی و هەموو مەسائلەی کە مربوطە بە مان و نەمانی جمهوری ئیسلامی. مەسئلەیەکی دووەم، مەسئلەی جیابوونەوە و بەسلاح ئینشعابی خوێناوی دوو باڵی کۆمەڵی شۆڕژگەر و کۆمەڵی زەحمەتکێشان کە ئەوە دەزان کە جیابوونەوەیکی کارەساتبار بوو و کاردانەوەی زۆری لەکەوتەوە لە ئاسی کوردستاندا، بەتایبەت لە ئاسی کوردستاندا، بەڵام لە ئاسیام و ئێرانیشدا هەروەها کاریگەری خۆی هەبوو. مەسئلەی سێهەم کە مەسئلەی تیرۆرەکانی جمهوری ئیسلامیە لە کوردستانی عێراق و بەگشتی موقعیەتی ئۆپۆزیسیۆن لەو ماوەی یەک مانگەدا ئۆپۆزیسیۆنی کورد لە باشووری کوردستان چ گۆڕانکاری کتاب پێکاتەوە یا چ بەحسێکە لەو بارەوە. و مەسئلەی چوارەم مەسئلەی 100 ساڵەی کۆنفرانسی لۆزانە. ئەمەش ڕووداوێکی مهمە، یعنی ببوونەی 100 ساڵ تێپەڕبوون و لەوە خەتاوبوونی وادەی قانونی ئەو قەراردادا بزانین ئەوە چۆنە و کاردانەوەی دەتوانێت چ بێ لەلایەن ئێمەوە چ ئەهمیەت و گرنگیەکەی لە چیدایە. ئەوانە ئەو مۆزوعاتن کە پێم وایە مهمن. جا من سعی دەکەم تاوجێک کە بتوانم بە کورتی لەسەر هەر کامیان مقدارێک قسە بکەم. بە بڕوای من لە فاسلەی یەک مانگی ڕابردوودا موقعیەتی جمهوری ئیسلامی لە زۆر ڕۆوە گۆڕانکاری بەسەردا هاتووە. مەسەلەن بۆ نمونە لە پەیوەندیەکانی دەرەوەیدا جارێ گفتوگۆکانی بەرجام بە بوونبەست گەیشتن، یعنی ئەو گفتوگویانەی کە بەنهێنی و نیوەنهێنی و نیوە ئاشکرا لە عەمان و لە شوێنەکانی دیکە لە جەریاندا بوو، ئەمانە ئێستا داخراوە و هەموو کەس باسیەوە دەکا کە ئەو بە بوونبەست گەیشتووە. جا ئەو بە بوونبەست گەیشتنی مزاکراتی بەرجام خۆی تەبعاتێکی هەبووە. ئەو تەبعاتی چ بووە؟ جارێ ئەوەڵان ئەو پرۆسەی ئازادکردنی پارەکانی ئێران ئەوە متەوەقف کرا. بێجگە لەوانە رابطەی عەرەبستان و ئێران کە دەڕۆیش بەرەو ئەوە کە ئاسایی بێتەوە زائێران، ئەوەش تووشی خەلەل بوو. یعنی تا ئێستاش سەفارەتی عەرەبستان لە ئێران نەکراوەتەوە، سەفیر ڕەدوو بەدەڵ نەکراوە و وا دیارە کە عەرەبستانی سعودی پەلەی نییە لەو مەسەلەیە. بۆچی پەلەی نییە؟ لەبەر ئەوەی کە تەمەشا دەکا کە لە جمهوری ئیسلامی و ڕۆژاوا کولەن لە پرۆسەی بەرجامدا بە نەتیجەیەکی قابلی قبول بۆ ئەوان نەگەیشتون و ئەو نایهەوێ لەو جەبهەی خۆی لە جەبهەی غەرب بە تەواوی لەو قەزیەدا جیا کاتەوە، لە حاڵێکدا کە ڕۆژاوا هەر
لەگەڵ ئێران جمهوری ئیسلامی ئێران ناکۆکە ئەوان ڕابطەیان عادی بێتەوە. ئەوە اختلافاتێک پەیدا بوو بین عەرەبستان و کۆماری ئیسلامی و کووەیت لەسەر حەوزەی نەفت و گازی ئارەش لە خەلیزە. ئەمەش خۆی کێشەیەکی تازی خۆڵخاندووە و بە نەتیجە نەگەیشتن و بە تەواپۆ نەگەیشتنی مقدارێکی زۆرتر عەرەبستانی سعودی محتاج کردو. ئەوانە هەمووی لەو فاسلەیەدا فشار بوون بۆ سەر کۆماری ئیسلامی. بێجگە لەوانە ساردیەکی تایبەتیش لە نێوان رووسیا و ئێران پەیدا بوو. رووسیا لە بەیاننامەیەکدا کە دەگەڵ وڵاتانی کەندا و باسی کرد لەوێ ئیمزای کرد، لەوێدا لەو بەیاننامەیەدا مالکیەتی ئێران بەسەر سێ جەزیرە چکۆڵەکەی تۆم کوچک و تۆم بزرگ و موسا ناسەلمێنێ لەوەخدا بۆمان بە تەلویحان ڕەدی دەکاتەوە و ئەوە کاردانەوەی توندی لەلایەن کۆماری ئیسلامیەوە و لایەن مەحافلی دەسەڵات لە ئێرانەوە لێکەوتوتەوە. ئەمە جارشکە نیشانیدا کە ئەو دۆستایەتی کە لە بینی ئێران و رووسیا جمهوری ئیسلامی و رووسیادا بەسرا و دۆستایەتێکی زۆر پایدار نییە، بە هەموو بایەک دەکەوێتە لەرزین و ئەوانە سا ڕۆژنامەکان ئێران بە ڕاشکاوی دەنووسن کە رووسیا هاوپەیمان و دۆستێکی پایدار نییە. لەلایەکەوە بۆ رووسیاش بۆسی وای کرد، رووسیاش چونکە هەستی بەوە دەکرد کۆماری ئیسلامی دەیەوێت لە کارتی رووسیا وەکو ئەبزارێک لە مزاکراتی بەرجام بۆ ئیمتیاز وەرگرتن لە ئەمریکا کەڵ وەربگرێت. خۆوانی ئەبەر قودرەتێک بە ئاسانی ئیجازە نادا کە ببێ بە کارتی کایەی بینی کۆماری ئیسلامی کەسێکی دیکە. لە پەیوەند لەگەڵ پەیمانی شانگەهای و کە گویا قەرار بوو دەواازەیەکی ئابووری تازە بۆ جمهوری ئیسلامی بکاتەوە، ئەوەش کە خودی چینیەکان و ئەندامانی پەیمانی شانگهای ڕانگەیان کە تامادام ئێران لە قەراردادی FTP قبول نەکا، ینی مەسەلەی شەفافیت لە دانی ئەو پارانەی کە دەیدا بە سازمانای سیاسی غێردەوڵەتی لەوەدا شەفافیتێک پەیدانەکە هیچ ئاسانکاریەکی ناتوانن بۆ بکەن لە حال عملیەوە. ئیزافە بەر ئەوانە لەسەر مەسەلەی ئاوی هیرمەند هەڕەشیان کرد لە دەوڵەتی تاالبان. دەوڵەتی تاالبان ئەو دوو مانگ و زیاتر لە 2 مانگ گوزەراوە هەر گوێشی پێ نەداوە، هیچ کار تەرتیبی ئەسەرێکی بە هەڕەشەکەی نەداوە. بێزگە لەوانە کارش تەرتیبی سەر نەداوە، ئەسەن فشاری بۆ سەر هەزارەیەکان و شیعەکانی تەرەفداری جمهوری ئیسلامی لە ناوخۆی ئەفغانستاندا زیاد کردووە. هەتا ئەو ساڵ بەرگوزارکردنی مەراسمی محرەمی بۆ مشکلتر کردنەوە و فشار حاڵیدا ساڵانی پێشوانە بوو. ئەوانە هەموو نیشان دەدا کە جمهوری ئیسلامی لە هەموو لە حازێکەوە بە شێوەیەکی عینی کەوتۆتە ژێر فشارەوە، فشاری دەرەچیەوە. بەڵام لە ناو خۆی وڵات چ خەبەرە؟ لە ناو خۆی وڵاتیش جارە ئەوڵان پارەیەشی نەبوو کە پارێکی دەست نەکەوتۆ کە گوشایشی ئابووری پەیدا بکە و یا مەسەلەن بە هەر حاڵ موشکلاتی خەڵک تا ئەندازێک تەخفیف بدا و بۆنەوە مەسن ناڕزایەتیەکان کەم کاتەوە. هەموو کەس دەڵێ خەتی فەقر زیادی کردووە، هەژاری زیادی کردووە، گرانی زیادی کردووە، تەوەرم زیادی کە هەموو شت بەرەو خراپتر بوون چوە وە لەو فاسی 1 مانگەدا نەیتوانیەوە چکۆڵەترین امتیازێک لە لەحاز ئابووریەوە بدا بە خەڵک. بێجگە لەوانە لە مەسەلەی حجابیشدا کێشەی خۆڵی لە پەیدا بووە لەگەڵ خەڵک، یعنی جەماوەرێکی وەسیع لە ژنانی وڵات کەوتونە بەربەرەکانی و شەڕی ئیرادە لەگەڵ کۆماری ئیسلامی و پەچەی ئزباری لەسەر ناکەن و مقاومەت دەکەن لە هەموو زەمینەیەکدا و مقاومەتە بە پانای هەموو ئێرانە لە شارگەورەکان بەتایبەت زۆر بەرچاوە. ئەوانە گەشتی ئەرشادیان دووبارە هێناوەتە ناوخۆیان، متالعەی هەڵوێستی مەحافلی جۆراجۆری جمهوری ئیسلامی پێمان دەڵێت کە لەسەر ئەو مەوزوعەش اختلافیان لێ پەیدا بوو کە ئایا هاتنەوەی گەشتی ئەرشاد فشارهێنان بۆ مەسەلەی حجاب ئەوانە لەو موقعیتەدا جۆرێک لە تەحریکی خەڵک نییە بۆ اعتراز، جۆرێک لە بە پێشوازی شرایطێکی ناهەموارە و چوون نییە. ئەوەش تا ئەندازێکی زۆر وەزعیەتێکی جیاوازە لە ناو ئێراندا، وەزعیەتێکی جیاوازە، یعنی ئەوان کە بەسلا پاشەکشیان پێکرا بوو گەشتی ئەرشادیان خەریب وردە و لەبیر خەڵک دەبردەوە،
ئێستا لە هەمان کاتدا کە ژنان مقاومەت دەکەن و ناتوانن پەسە بە زۆر بەسەر ژنان دادەن ئەوەی کە دەیبینین لە هەمان کاتدا هاتوون گەشتی ئێرشادیان دووبارە هێناوەتەوە میدان ئەوە ئایا هیچ دلیلێکی هەیە غێری ئەوەی کە سەر لێ شێواویەک لە ناو دەستگای دەسەڵاتدا پەیدا بووە ئەوانە هەمووی وەزعەتی پێمان دەڵێ وەزعەتی تازە ئێمە بەڵام بەرەو ساڵگەردی شۆڕشی ژنجیان ئازادی شۆڕشی ژینا دەچین زۆر کەس تەوقع دەکاوە دەپرسێ کە چ دەبێ یانیا چ دەکەین یا چ دەبێ لەو ساڵگەردە بۆ ولاوە ولەوە طبعا هیچ کەس ناتوانێت دقیق پێشبینی بکە کە چ ڕوو دەدا ئەو نوع ڕووداوانە بە وردی قابل پێشبینی نین خۆ ئەگەر ڕووداوی پێشتیش قسەمان کردووە ئەگەر ڕووداوی غێرە قابل پێشبینی ڕوویدا ئەو وەختە خۆ کاری ئێمەمانان چ دەبێ کاری ئێمەمانان ئەوە دەبێت کە سعی بکەین زەرەرەکان کەم بکەینەوە ڕێگای دروست نیشان بدەین تا ئەو جگای کە ممکنە بەهەرحاڵ تاکتیک و شێوەکارێکی وا بچەسپێنین کە خەڵک بە کەمترین تەلەفات بتوانێت ڕەوتی خەبات و سەرهەڵدان و مبارزەکەی خۆی بەرەو پێش بەرێ بەڵام خۆمان چ دەکەین تاکتیکی ئەمە چیە سیاسەتی ئێمە چیە لەو قۆناغەدا ئێستا زۆر لەسەر ئەوە وردی ناتوانم بچم بەڵام فقط ئەوەندە دەڵێم لە نەزەر ئێمەوە ئەو ڕووداوانەی کە مەسەلەن لە شەهریوەر بۆ ولاوە لە ئێران ڕوودەدەن ناتوانن تێکراری یا دووپاتبوونەوەی سادەی ڕووداوەکانی ساڵی ڕابردوو بن یعنی نابێ وابێ نابێ ینی ئێمە هەر هەمان ڕەوش هەمان شێوە هەمان جۆرە سەر هەڵدان هەمان جۆرە ئێتراز هەمان نوع کە دەورەیەک چەند مانگەی تێپەر کرد و ئەو دەوری چەند مانگە کۆمەڵک دەستکەوتی بەدەستێنا کۆمەڵک موقعیەتی تەسبیت کرد هەم خۆی جەماوەری خەڵک هەم کۆماری ئیسلامی بردە قۆناغێکی دیکەەوە یەک قۆناغ بردنێ قۆناغێکی دیکەوەی خەڵکی قۆناغی بردە پێشەوە جمهوری ئیسلامی قۆناغی هێنا دواوە و هاوسەنگێکی گێزی باشتری تەسبیت کرد بەڵام بە وجودی هەمووی ئەوانە خوداگاهیەک لە ناو جەماوەری خەڵکدا شکلی گرت کە ئیتر زیاتر لەوە ئەو تاکتیکە قابلی دەوام نییە و دەبێت تاکتیک بگۆڕێ دەبێت شێوەی کار بگۆڕدرێ و ئیدامەکاری بە شکڵشی کە تەزمین بکرێت مەسلەی مهم ئەوەیە شەقام مهمە شەقام دەبێ بجوڵێ بەڵام شەقام دەبێت بە شێوەی دیکە پڕ بکرێتەوە نەک ئیلزامەن بە شێوەی ساڵی ڕابردوو بە شێوەی دیکە پڕ بکرێتەوە ئایا بە چ شێوەیەک پڕ دەکرێتەوە ئەوەی کە ئێمە کتومانە و دەیڵێن ئەوەیە ئەشکالێکی کەم ئازارتر کەم زەرەرتر و دارای ئەو قابلیەتە کە بتوانێت زۆرترین خەڵک کۆکاتەوە ئێتسابی عمومی سیاسی یەکێک لەوانەیە ئێترازاتی سنفی کرێکاران معلمان بانشەستێک خانە نشینان و شێو ئەوانە ئەو ئێترازاتی کە ئێساش لە جەریاندایە ئەوانە پەرە پێ بدرێ ئەوانە شعار و دروشمی زیاتر لە زەرفیەت و توانای خۆیان سوار نەکرێ نەڵێن ئێمە مانگرتنی گشتیمان فراخانداوە بۆ جمهوری ئیسلامی بڕوخێ نەڵێن ئێمە معلمان هاتوین داوای حقوقی ئیضافی دەکەین بەڵام لە ئەسڵا منزورمانەوە جمهوری ئیسلامی بڕوخێن بەقەدەر زەرفیەتی خۆیان و بەقەدەر توانای بەسیجی خەڵک هێنان لە هێنانە مەیدانی خەڵکدا بەو پێەیە شعارەکان و دروشمەکانیان بەرنە پێشێ و هەر مبارزێکی دیاریکرا و بە نەتیجە بگەێنن و لە نەتیجەدا و لە ئاکامدا شەقام زیندوو ڕابژیرێ شەقام چۆڵ نەبێ شەقام نەک بە شێوەی ساڵی پار ئلزامەن بەڵام بە شێوەی تازە دووبارە پڕ بکرێتەوە ئێمە ناتوانین جەنگ و گوریزی خیابانی تەوسێ بکەین بە جوانان بە خەڵکی ڕاپەڕی و بڵێن لەبەرەوە جەنگ و گوریزی خیابانی لە هەمان کاتدا ڕوحیە ورەدابەزێنە بۆ خەڵکی معتەرز تۆ دائیمەن لە حاڵی هەڵات دابی لەو کۆڵانەوە بۆ کۆڵان لەو محەلەوە بۆ محەلە ئەوە بۆ درێژ مدەت قابلی دەوام نیە یعنی ئەگەر زۆر خلاصەی کەمەوە لە نظر ئێمەوە بە پێی سیاسەتێکی ئاگاهانە و شیارانە هەر چەندی تشکیلاتمان بیبڕێ هەر چەندی نفوزی کەلامان بیبڕێ دەبێ داوەتی خەڵک بکەین بۆ نەبەر شەڕێکی فەرسایشی کە بە تەدریج هێزەکانی ڕژیم متەزەلزل کە زەعیفیان کە ڕوحیان دابەزێنێ لەلایەکەوە و لایش کەشەوە بە تەدریج و وردە زەرفیەتی ئەوەی کە جەماوەری خەڵک
پێیوەست بن لە خۆیدا بە وجود بێنێ ئەوە سیاستێکی ئەمەلیە چونکە لەلایەکەوە دوژمن تقریبان تەواوی هێزی خۆی هێناوەتە مەیدان وازها ینی شێکی زۆری نەماوە ئەسپای پاسدارانی هێناوە ئێزدا ئەمنیەتەکانی هێناوە ئەو ڕووی ڕەشی خۆی جنایەتکاری خۆی بەو پەرخۆی نیشانداوەتر کە منداڵت کوشت نەوجەوانت کوشت جوانت کوشت کچت کوشت ژنت کوشت ئەو هەموو مەسە خەڵکت ئاوا داغدار کرد لە پاسێکی ئاوکەمدا کە 30,000 کەست گرت برتە زیندان دوای ئەوە هەمووی پەروەندەت بۆ دروستکردن ئێرە ئیتر چی ینی چ دەمێنێتەوە لە زەرفێتی بەڵام ئەو لاچی لەو نەوەردی فەرسایشی ئەو لا هێشتا زۆری ماوە هێزی خۆی بێنتە مەیدان ئەو ڕاهێزێکی لە بنەهاتووی هەیە هەر لە تەواوبوون نایە بەردەوام پێ زیاد دێ بەردەوام دێتە مەیدان ئێمە دەبێت ئەو معادلەیە بەرقەرارکەین ئەو معادلەی کە تێدا لایەنێک هێزی لە بنەهاتووی خۆی دیانەتە مەیدان بەردەوام لە پێ زیاد دەبێت و لایەنێکیش بە ناچار تەزعیف دەبێت بە ناچار ڕوحیدا دەبەزێ و توانایی و زەرفێتی سەرکوتشی وردە لێ دەستێنرێتەوە و مەحدود دەبێت ئەوە تا ئەو جێگایی کە بە استراتێژیەکی سەرکەوتوانە مربوط بێ ئەوەیە کە ئێمە دەبێت ئەو سێ خصوصیەتە یعنی خصوصیەتی تەداوم ئدامەی هەبێ جائیتر هەڵچوون و داچوونی هەیە فەرازونشی بێ وری تەداوم بێ ارتقا پیدا بکە هەر تەداوم نەبێ بەڵکە هەنگاوێکیش بڕاتە پێشە و سەرنجام بڕوا بەرە و سەرکەوت ئەمە بۆ مانگەکانی ئایندە و ساڵی ئایندا ئەوە استراتێژی ئێمە استراتێژی هێز شۆڕژێر پێویستە ببێ و لە هەمان کاتدا دەزانین بە 1001 دلیل والجملة بوي كخفقان وسركتو وعلنيه شو تشكيلات وسازماني سياسي ومدني ورهبري أو أنا شكل بقريه ممكنها خلقش توريه خليش نارازية وحمش تكيش قابل بيش بيني ممكن لكنترول جدتش أجر يعني أجر أو مثلا أو جماوري خلقه بابتكاري خوان بإرادي خوان ببيه سازمان ببيه رهبريات الميدان أو وقتها دوري أمام معنان أو يكا ئازارەکانی کەم بکەینەوە وردە نەبەرد کۆنان لە مەتنی ئەو مبارزەیەدا ڕێگای سەحیح بدۆزینەوە خەڵک ئەو ڕێگای سەحیح بگرێتە بەر سەبار بە وەزای سیاسی ئێران باتەوە بۆی کە وەختەکەمان مەحدودە من لەوە زیاتر قسە ناکەم لەو ماوەیەدا لە کوردستان بازێک گۆڕانکاری و بازێک بەحث مەوزوعی قابلی بەحث هاتووەتە گۆڕێ یەکیان ئەو مەسەلەی جیابوونەوەی خوێناوی دوو باڵی کۆمەڵی زەحمەتکێش و کۆمەڵی شۆڕژێر بێسرا ئەمە پێویستی بە کوتە ناکە کە چ کاردانەوەیشی زۆری بۆ لە ناو جەماوەری خەڵکدا و تا چ ئەندازە دڵی خەڵکی ئێشاندووە چاچە ئەندازە خەڵکی ئازار داوە چاچە ئەندازە بێهیوایی تا حدودێکی زۆر پەرە پێداوە نیگەرانی پەرە پێداوە هەموو ئەوانە ینی زۆر ڕووداوی گەورە ڕووی داوە لە کوردستان ڕووداوە کە لە لەحاز تەلەفاتی ئینسانیەوە یەکجار زۆر لەوە زۆرتری لەکەوتوتەوە بەڵام باوجودی ئەوانە ئەم ڕووداوە زۆر جەرگ برتر بوو لە زۆر ڕووداوەکانی دیکە نەک بە خاتری ئەوەی کە مثلا بەڵام موقعیەتێکی چارەنووسازی ئەو باڵی ئەو سازمانە وای کردووە نەخێر مەسەلەوە نەبوو مەسەلە نیگەرانیەکە کە لەناو دڵی ئەو خەڵکەدا چرۆی بەستووە نیگەرانی لە شەڕی ناوخۆ نیگەرانی لە ڕنج بە خەساری نیگەرانی لە بێهیوایی جوانان ئەوانەیە کە نیگەرانی زۆرتر دروست کردووە وەک تەبەن دوو ئینسانی شیات گیانیان بەخت کردووە ئەوە شەر خۆی ئازاردەهەندە بوو بۆیە ئێمە یعنی ئەوە دەرسێک کە پێمان دەڵێ ئەوەیە یعنی ئەو کاردانەوەی کە خەڵک لە خۆی نیشاندا لە ناو خودی کوردستاندا لە دەرەوە ینی هەر کەس دەستێکی بە قەڵەم دەگەیشت دەمی بە میکرۆفۆن دەگەیشت نەی دەتوانین لەسەر ئەو مۆزوعە قسە نەکا و نیگەرانی خۆی دەرنەبڕێ باوەڕ بکەن ینی لە شەڕی ئۆکراین زۆرتر لە ناو خۆی کوردستان دەنگی داوە شەڕی ئۆکراین بۆ هەموو عەزەمەتەی خۆی کە دوو ئەبەرخودەتی لە بەرامبەر یەکلا قەرارداوە بۆ خەڵک ئەوەندە مهم بوو ئەو دەرسەمان پێ دەڵێ کە ئەو نیگەرانیە دەبێت جددی وەربگرین وەختێک ئێمە
هەمیشە پافشاری دەکەین دەڵێن کێشەی ناوخۆی حزبە سیاسیەکان نابێ بە شەڕ و بە شێوەی چەکداری چارەسەر بکرێ دەبێت مبارزەی سیاسی متەمەدینانە ڕەواز بێن دەبێت دیالۆگ و گفتوگۆ بکەین دەبێت ئاوەکە ئەوەندە لێڵ نەکەین ئاوەکە وا لێڵ نەکەین بە زمانی زبر بە فەرهەنگی غێرە دموکراتیک کە کۆنتترۆلی حرەکەتەکانمان لە دەرچێ دەمانەوێت بەو نیگەرانیانە خاتیمە بدەین تا ئەو جگای کە بە ئێمە مەربوتە لێمان دەپرسن هەڵوێستان چی ئێمە پێش هەموو شتێک هەڵوێستمانەوە بکە دەبێت ئاوێک بە ئاورەکەدا بکرێ و ئیمکان نەدرێ بۆ ئەوەی کە تەشەنە بستێنێ تەشەنە بستێنێکەش من پێمان وان نەبوو ئەرزیابیمان ئەوە نەبوو کە شەڕی بینێ و دوانە زۆر توول لە شێشێ و خوێناوی دەبێ و درێژماوە دەبێ و چارەسەر ناکرێت نا مەسەلەکەەوە نەبوو مەسەلەوە بوو دەمانزانی کە جمهوری ئیسلامی لە کەمیندایە جمهوری ئیسلامی و عواملێک کە پیان خۆش بوو فرسەتێک بەدەست بێنن تا ئەو پرۆژە و نەخشە و پلانانەی کە ڕژیم هەیبوو بۆ کوردستان ئاسانتر جێبەجێ بێ ئاسانتر جێبەجێ کرد ئێمە ئەومان دەزانی هەر نەوە تەنیشێک ئەوەی لێ دەکەوێتەوە هەموو نیگەرانیەکانی ئەمە لە حتا وەختی خۆی ساڵی پاریش کە کێشە بوو لە نێوخۆماندا هەر ئەوە بوو کە بابە ئێمە گەورەترین نیگەرانیمان ئەوەیە نیگرانیمان لە ئێوە نییە هاوڕانی خۆشەویست ئێمە دڵنیاین کە ئێوە خەت لە دژی ئێمە دەست بۆ چەک نابن و دەشزان کە ئێمە خەت لە دژیەوە دەست بۆ چەک نابین بەڵام چێ دەڵێ ئەوامری نفوزی جمهوری ئیسلامی هەستە نووسۆکانی دەست و پەیوەندەکانی هەموو ئەوانە مەجالێک پەیدا ناکەن بۆ ئەوەی کە ئەو کارە ساتە بخۆڵکە و لە نەتیجەدا ئەو نەتیجەی لێ بکەوێتەوە کە مەسەن ئەمڕۆ دەیبینین لە ئەولا لێکەوتەوە کەوایە ئەوە گەورەترین دەرسێتی کە دەبێت قیناکە جیابوونەوە ڕوودەدان ناو حزب و سازمانێکە هەرچەند ئێمە پێوان وا بۆ ئەو جیابوونەوەش زەروری نییە قسەشمان کرد بوو کە بابەت ئێستا فعلەن وەختی ئەوەیە دیالۆگ بکەن گفتوگۆ بکەن اختلافەکانتان شەفاف بێ بۆ خەڵک ڕۆشن بێ بڕوازارێ تا ماوەیەکی توولانی هەر بەو شێوە دیالۆگە ئیدامێ بێت تا وەختێک کە معلوم بوو بە دوو ڕەوتی جیاوازدا دەڕۆن بە دوو ڕێگای جیاوازدا دەڕۆن مەسیرەکانتان لەگەڵ یەک ناگرێتەوە بەو شێوەیەکی زۆر هاوڕێیانە متەمەدینانە ڕێگا هەر کەسە ڕێخۆی جیاکاتەوە سازمان ڕێکخراوی خۆی دروستکە کوردستان هیچی لە وڵاتانی دیکە کەمترێت دەتوانێت بە دەیان حزب و سازمان ڕێکخراوی تێدا بێ حتا نێویشان وەکو یەکوا بێ سەدان حزب هەیە لە دنیا نێوی حزبی دموکراتە دەیان بەڵام سەدان حزب لە دنیا هەیە ناوی حزبی کۆمۆنیستە هەمووشان اختلافاتی استراتیژی سیاسی بەرنامەی زۆر جیاوازیانی هیچ نیەوە هیچ مشکلەی دروست ناکە ئەگەر تۆزێک هەوڵ بدەین سعی سەدرەوە و باعتماد بە نەفسەوە بۆ مەسەلەی بەرخورد بکەین اختلافی ئێمە کێشەی ئێمە لەگەڵ هەردوو باڵەکەی هەر ئەوەیە کە پێش جیابوونەوەیان لەگەڵ یەکتر بوویان پێش جیابوونەوەیان ئێمە هەڵوێستمان بەرامبەر بە کۆمەڵی ژەحمەت کێشان و کۆمەڵی شۆڕش ژێر چ بوو ئەو هەڵوێستەمان هەر لەسەر جێخۆیەتی ئەگەر ئینتقاد بوو ئەگەر جیاوازی بوو ئەگەر فەرق بۆ لە سیاستدا لە استراتێژیدا لە بەرنامەدا ئەوان هەموو لەسەر جێخۆیەتی تا ئێستا تا ئەو لەحزەیە هیچ شتێکی تازە لە هەڵوێست لە بۆچوونی ئەم لایەنە ڕووی نەداوە کە بڵێن ئێمە لە لەحاظ ئوسولیەوە جیاوازیەکانمان فەرقی کردووە یا مەسەن دووری نزیکێکی تازە پەیدا بووە مەگەر لەو بەولاوە لەو بۆلاشی تازە ببینی جیاواز ببینی خۆ بۆ ئایندێ بە پێ ئەوە قەزاوت دەکەیت بەڵام تا ئێستا بەداخەوە شتێکی منفی تریشی پێ ئیزافە بووە ئەویش ئەوەکە ئەم دوولایەنە نەیانتوانیوە کێشە و اختلافاتی ناوخۆیان بە دروستی مدیریت بکەن کە نەتوانێت جمهوری ئیسلامی بەو نوعە لێ بەهرەمەند بێ و خەڵک لێی دڵا زۆر دەبێ خاڵێکی دیکە کە دەمەویست ئەوە لەسەر ئەوەگە پێدان هاوڕێیان پێیان خۆش بوو دەتوانین زۆرتر قسە بکەین ئەوە مەسەلەیەک نییە بەڵام هەر تا ئەوەندە بەسە لە چوارچێوە وەختەکەدا جمهوری ئیسلامی لەو فاسلێدا بەداخەوە سێ هەڵسوڕاوی حزبی دموکراتی لە هەرێمی کوردستان تێرۆر کرد و شەواهد وانشان دەدا کە هەستە نووسۆکانی تیمەکانی عواملی لە کوردستانی عێراق فعال کردوتەوە بۆ ئەوەی کە ئەو نوع ترۆرانە
ئدامە بدا و پەرەی پێدا ساڵانی پێشووتریش کردوێتی ئەلبەتەوە تازە نییە بەڵام ئێستا دەچێتە قالبێکی تازەوە یعنی دەبێتە بەشێک لە پرۆژەیەک کە هەیەی بۆ بەسلاف تاتی فشار قەراردانی هێزەکانی کوردی لە هێزەکانی کوردستانی ئێران لە هەرێمی کوردستان ئەوە بەشێک لەوەیە کە تەبعاً بەشێکی پێکێنانی فەزایشی ڕەوانیە ئەتر چ بە ئەوەی کە درۆن بەسەر وڵاتدا بگەڕێت چ بۆ ئەوەی کە کەسێک ترۆرکات چ بۆ ئەوەی کە شایعێک بڵاو کاتەوە چ بۆ ئەوەش سەکرا ئەوەش سەک دەکرێت ئەوە ئەخباری درێ پەرە پێ بدەن و بڵاویکەنەوە و فوی تێ بکەن بە هەر وەسیلەیەک بۆ شەڕێکی ڕەوانیشی دەست پێ کردووە شەڕی ڕەوانی ترۆری عەمەلی و هەڕەشەی بەردەوام ئەوانە هەموو لەسەر جێخوایانن زۆر کەس دەپرسێ ئەوە بە کوێ منجەر دەبێت نهایەتەکەی کوێ من تا ئەو جگای بەخۆمان مەربوط بێ دەتوانم بڵێم دەتوانم بڵم کە کەم کەم ئەوانی دیکەش کەم و زۆر بەرەو ئەو ڕەوتە دەچن ئەویش ئەوە کە ئێمە دیاردەی چەکداماڵین قبول ناکەین یعنی ئێمە وەکو هەموو خەڵکی هەرێمی کوردستان وەکو هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەبێت چەکدار بینەوە من پێشترش کوتو جەلسەکانی پێش چەکدار بینە بەڵام ئەو چەکانە بەکار نایەنی مەگە بۆ دیفاع لە خۆمان مەگەشێ بێت بەری دەرگامان پێ بگرێت مەگەر بۆ دیفاع لە خۆمان بەکاری ناین نە دەچینە مەرز چەک دەینەوە بۆ ناوە وڵات نە عەمەلیات چونکە ئەو پێیان وایە ئەوانە نەکرد کارساز نییە بەڵکە زەرەر دەگەێنێ بەو حرەکەتانەی کە ئێستا لە ناوەوە وردە خەریکە پێ دەگرێ و شکڵ دەگرێ و ئێمە ئەو استراتێژی کە باسم کرد بۆ ئەمانداڕشت کەوایە ئەو مەسەلەکە وازە کە ئێمە ئەوە قبول ناکە ئەگەر زۆرمان فشار بۆ بێنن بۆ ئەوەی کە ئەو چەکانە ئێستا کە ئادرسی معلومە و شوێنی شەجێمان معلومە ئەو وەختە ڕگایشکە دەگرینە بەر ئومێدەوار مەجبورمان نەکەنین ئەو کارە بکەین بەڵام تا ئەو دیگای تا ئێستا هەڵوێستی ئێمەیە سیاسەتی ئێمەیە کە چەکانماندا لە پاڵدەستماندا دەنین بەکاری نایەنین بەڵام ئەگەر کەسێک ئێرشمان بکاتە سەر بەوە دیفاع لە خۆمان دەکەین وەکو هەموو خەڵکی دیکە وەکو ئەو هەموو هێزی چەکداری کە لە هەرێمی کوردستانی ئەوە سیاسەتی ئێمەیە لەو بارەوە قسەمان لێ کردو بەڵام هاوڕانی خۆشەویست من دەبێت یەک شتی کەدام پێ بڵم بە هیچ جۆرێک لە جۆرەکان من لەسەر ئەو باوەڕە نیم جمهوری ئیسلامی خوازیە لە ناخی دڵیەوە سیاست مەدارانی دوورەندیشان دەڵم خوازیاری ئەوە بێ ئێمە لە هەرێمی کوردستان پاک بکاتەوە نەبین دەوڵەتی تورکیە خوازیاری ئەوە نییە پێکاکا لە هەرێمی کوردستان پاکاتەوە نەیەڵێ لەبەر چی لەبەر ئەوەی کە ئەمانە زۆر نیگەرانی ئەوەی کە تەمامیەتی ئەرزی و جەزیە تەڵەبی و ئەو نەوەشانەی کە خۆیان دێڵن زۆر نیگەرانی ئەوانن و پیان وایە پێکاتی نهادێکی کوردی دامەزراندنی سەقام گیربوونی ئەحیانەن وەزعی وابێ کە خۆشەویست بێت لە ناو خەڵکە دەستی بەدەمی ڕابگا کاسەی پڕ بێن و نیگەرانیەکانی کەم بێتەوە لە لەحاز اقتصادی وەزعی باش بێت لە لەحاز سیاسی وەزعی باش بێ لە لەحاز ناوخۆی و ڕزایەتی خەڵکەوە وەزعی باش بێ هەموو ئەوانە ببێتە هاندەر ئەنگیزە منبع ئیلهام بۆ ئەم دەوروبەری خۆی دژی ئەوەیە لە مورد ڕۆژاواشدا هەروە بیر دەکاتەوە ئەوان لە ڕۆژاوا و لە هەرێمی کوردستان لەبەرەوە دەبێت دەستی هەبێ ینی بەهانەی بەدەستەوە بێ بۆ ئەوەی کە نەهێڵێ ئەو پەدیدە ڕوو بدە نهێڵێ ئەو خاتر جەمیە ئەو دڵخسەر و دڵخۆشیە ئەو ئارامیشە ئاسایشە ئەو وەزعی اقتصادی لەبارە هەموو ئەوان دەی هەوێ گەندەڵی بێ دەی هەوێ هەموو ئەو دیاردانەی کە ئێمە ئازاری پێوە دەبینین و لە وڵاتە هەیە هەموو ئەوانە بەردەوام بن تا وتم ئەوە نەبێتە بەسلام مای دڵخۆشی الهام بۆ هیچ کەسی دیکە و بڵێن ئەوەمان دەوێت حکوومەتی کوردی دێ نامانەوێت ئەگەر قەرارە ئەوە بی ئەوەی دەوێت بەڵام ئەمە لە کاتێکدایە کە لە هەمان کاتدا پەیوەندیشی اقتصادی وەزاهرەن دۆستانەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە جارەوە دەوڵەتی تورکیە مەرجێکی توولانی تجارەت و بازرگانیشی بە لێشاو ئەوە نەوتیش لە ڕێگایەوە دەفرۆشرێ و ئەو هەموو ساڵانە چەند میلیارد دلار بازرگانی تورکیە دەگەڵێت و هاوپەیمان و دۆستیشە دەگەڵ هەرێمی کوردستان و هەیەتیان قبول دەکا و هەیەتیان سەردانیان دەکا و هەمووان لەولاوە کۆماری ئیسلامیش عینی وایە کۆماری ئیسلامیش مەرجێکی توولانیە ترانزیتە
زۆر زۆر بەهرەمەند بۆ لەو ئابوووریە رابطێکی دۆستانەیە لە هەیەتەکانیان پێشوازی دەکە ئەملا دەچێت ینی ناتوانێت هەروە ئبتدا بە ساکن دژیان بێ دەبێت بیانوێکی هەبێ بۆ ئەوەی کە غیرە مستەقیم فشاریان بۆ بێنێ ئەو بیانوت توانێت نێمە بی ئەو بیانوت دەتوانێت پێکاکا بێت لەبەرەوە ئەوە نییە ینی تووشی مەخصودمە لە محاسبەدا تووشی ئەوە نەبین کە پێیان وابێ ئیتر ئەوە جمهوری ئیسلامی تەسمیمی قەتعی گرتووە ئێمەمانان وەکو مجاهدینی خەڵبەرە لە ئالبانی حکوومەت یانێ مەزبوری کە لە ئالبانی دامامەزیان لە خۆی دنیا و قەت مثلەن پێشمەرگەیەک تێکۆشەرێک هەڵسوراوێکی ڕۆژهەڵاتی لە باشووری کوردستان نەمێنێ نا ئەوانە لە گۆڕەدانێ ئەوانە هەموو تەزاورە دێکە بەهانە ئێمە لەواقعدا بەهانەین هەدەف ئەوان هەدەف خۆیانن هەدەف خودی حکوومەتی هەرێمە ئومێدوارم حکوومەتی هەرێمەوە ئەوەی باش دەرکردەوە بزانێ ئەوە واقعەیە ینی ئێوە ساڵێکی دیکەش دەبینیەوە لە واژوورێکدا لە شوێنشکە یەکی دەبینەوە قسە دەکەین لەو مەسەلێ و معلوم دەبێ وایە کە وایە دەبێت تعادلی بەرقرار بیت ئەوە بدێ و بستانە تۆ شتێکت دەوێ من شتێکم دێ تۆ دەتەوێ بە هەرحاڵ هەرچی ئێمە تەزیفکەی فشارم بۆ بێنی هەرچی منیش دەمێ حرمەتم بپارێزرێ بە ناوی کوردکوژ و هەڵگرسێنە شەڕی براکوژی و نازانم خیانەت بە ئارمانی نەتەوەیی و بە عنوانێوانە نەمناسن تۆش فەرموو امتیازێک بدات شتێک بکە ئێمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە تعادلێک بەرقرار بێت لێرەدا بۆچی بەرقرار بێت چونکە مەیدانی ئەسڵی نەبەردی ئێمە ئێرە نییە هەرێمی کوردستان نییە مەیدانی ئەسڵی نەبەردی ئێمە ناوەوەی وڵاتە ئەگەر بڵم ئەوروپا و دەروەوەی وڵاتیش شاخەیەکی دیکە فعالیتمان بەڵام لە ئەسڵدا ناوەوەی وڵاتە و ئەوەیە کە لە ناو وڵات دەگوت تعیین تەکلیف لەوێ دەکرێت و سەرنوشتی مبارزە و ئایندە هەمووشی لەوێ دیاری دەکرێت نەک بە چەند چەند هەزار پێشمەرگەیەکە لەو دیوە مەسەن چەکیان هەیە چ دەکەن یا چ ناکەن تبلیغاتمان نازانم رادیو و تەلەڤیزیۆنمان ئیمکاناتمان هەمووی ئەوانە دەتوانن لە ئەوروپا مستەقر بێ لە ئەوروپا مستەقرە ئەگوان مەسەلە ئەوە نییە بوونمان لە هەرێمی کوردستان خاصیتی باشی هەیە بۆ ئێمە خاصیتی باشی هەیە بۆ هەرێمی کوردستانیش بۆ ئێمە خاصیتی باشەکەەوە دائیمەن ڕیزەکانمان جوان دەکاتەوە دائیمەن پەیوەندیمان دەگەڵ خەڵکی وڵات زیندوو ڕدەگرێن پەیوەندی ڕاهبەریە کە بە ناچار دوور خراوەتەوە دەگەڵ خەڵکی وڵاتەکەی خۆی زیندوو ڕدەگرێت خانەوادە دێن خەڵک کەس و کار دێن جوان دێن هەر کەس ڕوومان تێ دەکەن دادەنیشی قسەیان دەگەڵ دەکەی ئەپدەیت دەبێەوە وای لێ نایە کە بە قەولی فارسی ئەس دل بەرەوە هەرانکی ئەسدی لە برەفت ئەوە داستانی زۆرێک لەو کەسانەیە کە ساڵهای ساڵ دوور کەوتونەوە دەرەوە وڵاتن بەڵام مەسائلی ناوەوەی وڵات هێندە بۆیان مەلموس نییە هاندەر نییە بۆیان مەگەر بە خاتی موقعیتی خۆیان کە ئەحیانەن وەکو نەتەوەیەک وەکو خاوەنی زمان و فەرهەنگێک لەو وڵاتانە پەراوێزخراون ئەوە هاندەریان بێ ئەوە ئەنگیزیان پێ بدان بەشی زۆری کە دوور دەکەونەوە لە وڵات لە مەسائلی ناوخۆی وڵات بۆیان زۆر مەلموس نییە من فقط حەسەن حاشیە بەڵام ئەوە دەڵێم ئەوڕێیان خەبەر دێ لە فلانە شار ئەو 5 نەفەر تێکۆشەری سیاسی لە ئاستانەی ئەدامدان دەمان هەوێت لەبەر دەرگای سەفارەتی فلان شوێن کۆ بووینەوە 100 نەفەر کۆ نابێتەوە ڕەفێقێکی نزیشی قەدیمی خۆمان گیانی بەخت دەکات گیانی لە دەستدا بە هەرچی بە هەر دەلێک خانەوادەی جوانیشان لە دەستدەن 3000 نەفەر دەچێت بۆ تەشیش جەنازەکەی کە زۆر لە جێ خۆیەتی حەقی خۆیەتی بەڵام ئەوە ڕەوانشناسێکی ئیجتیماعی بە ئێمە دەڵێت ئەو ڕەوانشناسی ئەوەیە کە ئێمە ئەگەر دوورکەوینەوە لەو سنوورە دوورکەوینەوە لەو ئرتباتە دوورکەوینەوە لەو ئیتباتە ممکنە وەکو ڕاهبەرانێ وەکو کەسانێک تعلقاتێکی تاریخی تەعهوداتێکی ئیدئۆلۆژی فکری سیاسیاتی هەیانە بە وڵات ئەوانە بۆ ئەوانە ئەو مەسلەی محیط و شرایەتی ژیان و ئەوان هەندە تعیین کننده نەبێت بەڵام بۆ بەقیە تعیین کنندەیە ئەمە نامانەوێت ئەومان لێبێ نامانەوێت ئەو پەیوەندیە نزیکە و ئرتباتە نزیکە ڕۆژانەی کە لەگەڵ خەڵکەمانە ئەو قەتکەین ئەوەیە ئێمە پافشایی لەسەر دەکەین ئەوەیە ئەهمیەتێک ئەوە پێیان دەڵێن ئوردوگا و ئوردوگانشینی و ئەوانە بەڵام ئەو ئەهمیەتە سیاسی اجتماعیە و حتا بە نظری من مێژوویەی هەیە ئێمە ئەوە دەمانەوێت پارێزی کاک سەیبراهیم ئیجازە بدە لطفاً ئێمە طبقی قەرارێکە بوومانە 35 تا 40 دقیقە ئێوە
باسەکە پێشکەشەکەن تکایە لە 3-4 دقیقا ئەو بەحسەی تر تەواو کە چون ئازیزانێکی زۆر هەرەکیانە قسە بکەن باش باقی قسەکان نتوانین لە پرسیار و جوواوەکان هەبێ. زۆرت مەمنونم. باشە تکە میش هەر خۆم خیاڵی 5 دقیقەم هەبوو. ئاخرین بەحسمان مەسەلەی کۆنفرانسی 100 ساڵی لۆزان بوو. کۆنفرانسی لۆزان ینی زۆر ڕووداوێکی مهمە، ڕووداوێکی تاریخیە. لەبەرچی مهمە نەک لەبەر ئەوەی سرفەن لەبەر ئەوەی کە لە لۆزان تەسویب کرا، بەڵکە لەبەر خاتری 100 ساڵەی دواتری. ئەو 100 ساڵەی دواتری کوردی کرد بە نەتەوە لە مەتنی مجموعەیەکی زۆر کارەساتی خوێناویدا. نەتەوەکان لە دوو پرۆسەی یانیکەم ئەوەی ناسیبێتمان لە دوو پرۆسی جیاوازدا شکلیان گرتو. یەکێک لە پرۆسی گەشەی سەرمایهداری، گەشەی پەیوەندەکانی بەرهەمهێنان و ئیتر لەگەڵ خۆیدا لیبرالیزمی اقتصادی، لەگەڵ خۆیدا شکلی نوێی حکوومەت، جمهوری، پارلەمان و هەموو ئەوانە. لەو پرۆسەیەدا دەوڵەتەکان چەند دەتوانانی تێغیان بڕی بێتی، چەند دەتوانانی بێتیان مەرزەکانی خۆیان تەسبیت کرد. لەو پرۆسەدا میلەتی خۆیان دروست کردووە و دەوڵەتی خۆیان دروست کردووە، میلەتی خۆیان دروست کردووە. ئەگەر وردە کێشەشە بە نێو خۆیاندا حەلیان کردووە، پەریشان هاویشتە بۆ وەکو ئیستعمارگەر بە وڵاتانی دیکە کە مەرزەکانیان لە جگای کەش پەرە پێ بدەن. بەڵام بۆ خەڵکی کورد پرۆسەی تەبدیلبوونی بە میلەت پرۆسەیەکی خوێناوی بووە، پرۆسەیەکی کوشتاری دەرسێمی تێدا بووە، کوشتاری ئەلفالی تێدا بووە، کیمیابارانی تێدا بووە، کۆڕەوی تێدا بووە، کۆچ و کۆچ هزاران بەدبەختی بەسەر خەڵکی کورد هاتووە لەو فاسی 100 ساڵەدا. لەو پرۆسێکی ئاوە خوێناویدا هویەتی میلی پەیدا کردووە، وتم بە مەزلومیەت لەواقعدا بە مەزلومیەت و بە مقاومەت، بە هەردووکیان بۆتە میلەت. ئێستا سوالی ئێمە بۆ داهاتوو ئەوەیە، بۆ داهاتوو ئەوەی چ دەکەین؟ استراتێژی ئەمە چییە؟ ئایا استراتێژی ئەمە ئەوەیە ئێستا کە مەسەلەن ئیتر هەموو کە دەڵێ کوردیش میلەتێکە، خۆ باشە قبولی دەکەین کوردیش میلەتێکە. استراتێژی ئەمە وەیە دیسانیش بە پرۆسەهاشی ئاوا خوێناوی، ئاوا سەخت و پر ئازاردا بڕۆین تا ئەو میلەتە بە مافی دیاریکردنی چارەنووسی خۆی بگا. استراتێژی سەرکەوتوو بۆ دوا ڕۆژی کوردستان ئەو کەسانەیە کە ڕێگای ئاسانتر نیشان دەدەن، کە ڕێگای کەم ئازارتر نیشان دەدەن، کە خەڵکی کوردی تر لەوە زیاتر نابێت پاڵ پێوە بندرێ، هاان بدرێ، تووشی ئەوە بکرێت کە قوربانی بدا، ڕنج بنێ. ساڵها لەوە پێش من خۆم جارێکیان دەگەڵ ئشی لە بەرپرسانی سەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دانیشتبووین، قسەمان دەکرد لەسەر ئەو مۆزوعە. وتیان جیابوونەوە زۆر ممکنە سەخت بێ، وتمان بە عەمەلی جیا ببنەوە، یعنی ئەوە ئابوووریەکی سەرکەوتوو لەوە. وتم ئێوە ناڵێنەوە سوسیال دموکراتی زۆر ساکە بە پێی سوسیال دموکراسی ڕەفتار بکەن، ئابوووریەکی سەرکەوتوو لێرە بنیاد بنێن، گەندەڵی بنەبڕ بکەن، وڵاتێکی ئاوەدان دروستکەن کە بە عەمەلی جیاواز بێ، بە عەمەلی جیاواز بێ لە باخی دیکەی عێراق. ئیمکاناتتان هەیە، خەیناکە با ئەو بەزە پەیوەندیەکی حقوقی و قانونی هەر بمێنێ. بەڵام وەکو مەسەلەن چۆن لە ئوروپا کۆڕواسی بەهۆی گەشەکردنی ئابووری و ئەوانە عەمەلەن منتەقێکی جیاواز بوو لە ناو یوگۆسلاویدا، وسڵەوانی جیاواز بوو. ئێوە جواب بکەن. ئێمەش مەخسوودمۆنی ئێستا لێرەدا لەو چەند دەقەیەدا ئەستراتێژی دابڕێژم. ئێستا دەمەوێت ئەوە بڵێم ئیتر دەرسی 100 ساڵی ڕابردوو ئەوەیە کە ئێمە نابێ لەو پرۆسێکی ئاوا پڕڕەنج و ئازار تێپەڕ بین بۆ ئەوەی کە پارچەکانی کوردستان یا هەمووی کوردستان، خەڵکی کوردستان بە مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان بگەنەوە لەو کێشەیە ڕزگاریان بێ. ئەوە استراتیژی سەرکە ئەوە دەرسی ئەو 100 ساڵی ڕابردووە. بە هەرحاڵ لەم نێو ئارەق و ئاور و خوێندا ئێمە هاتوین تا ئێرە بووین بە میلەت، خەڵکی دیکە ئاسانتر جێبەجێ کرد. ئێمە بۆ قیمەتە وامان لێ هاتوو، ئێستا بکە بۆ قیمەتە وامان لێ هاتووە دەبێت ڕێگایشەوە ئێمەمانان، ئێمە چەپ و سۆسیالیست و کۆمۆنیست پێمان وایە ئەو ڕێگایەمان پێیە و ئومێدەوارم بتوانین نیشانی بدەین و بیبێنە بەرەوش.